ئێوە سەیری ئەم زەرەرەکەن کە لە ئەهلی ئیسلام کەوتووە. ئەم قسەم بۆ ئەو عەزیزانەیە کە بیرمەندە ئیسلامیەکانن، کەسایەتی ئیسلامین، ئیمامی مزگەوتەکانن، شارەزایانی شەرعن، ئەوانەی بیرمەندی سیاسین، فکری سیاسیان هەڵگرتووە، ئەوانەی تەمەنیان لە 35 بەرەو ژوورە، ئەوانەی عەقڵیان بە ئیشەکە ئەشکێ، خەمخۆری مسلمانان و مەسئولیەتی دنیا و قیامەت هەڵەگرن. قسەکەم بۆ ئەمانەیە. تۆ بیری لێ بکەرەوە مەشروعی ئیسلامی چۆن هاتووە چۆتە ناو قاڵبی مەشروعی قەومی مفلیس. مەشروعی خوان مسلمینە کە لەسەر حاکمیەتی شەرعیمان بە نادای مەزراندووە، چۆن هاتووە کەوتۆتە ناو غوڵوی قەومی پارتیەوە، بووە بە کلک بۆی و بە دوایە ئەڕوا ئەو هەموو زەرەرە گەورەش تەحملەک. چۆن مەشروعی کۆمەڵی ئیسلامی نەزەری کە نووسیوەتی هاتووە ئێستا بە دوای باڤێڵ کەوتووە، بە دوای مسز ڕیچ کەوتووە. چۆن ئەم مەشروعە ئیسلامیە دۆڕاوە. ئەمە ئینحرافاتێکی گەورە ڕوویدا، وەکو سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ، ئینحراف وەکو زاویە منفەریجە وایە، وەکو گۆشەی کراوە، لە یەکەم جارە 10 سانتیمەترە، بەڵام دوایە بە 10 مەتر و 10 کیلۆمەتر کە یەکتر لایەکان دوورەکەون. ئەم ئینحرافاتانە یەکگرتو و مەدخەلی و کۆمەڵ و بزوتنەوە بەجارێک ڕوویان نەداوە بە ساڵێک و 2 ساڵ. ئینحرافاتێکی گەورەیە لەسەر مەنهەجی پێغەمبەران لایەن داوە، بۆیە پێویستە کە چڵکن بوون نەهێڵین توخنی ئێمە بکەون. ئەمەش کە ئیڵێم ئەهلی حەل و عەقد دروستکەین، لەو کەسانە دروستی نەکەین کە چوونەتە پەرلەمان یان لە حکوومەتا بەشداریان کردو و چڵکن بوون پێی. ناڵم تووشی کوفر بوون، ناڵم چڵکن بوون پێی. چکە ئەگەر بێن ئێمە بۆمان پاک ناکرێن، ئێمە ئارام قادرمان پێ پاک ناکرێت، لەبەر ئەو ئێمە چڵکنەکە، لەبەرەوە نامانێت توخنمان کەوێتەوە ئینا بوڕەئا منکم ومما فعلتم. یەکەم نوقتە ئەو کەسانی کە ئەبن بە ئەندامانی ئەنجومەنی حەل و عەقد پێویستە بەم شێوەیە باوەڕیان بە فرەدیدی هەبێ، بە سینە فراوانی هەبێ. وەلەو کەسانەش پێک بێ کە الحەمدولله ئێستا ئەوەی لەگەڵ ئەو ئەحزابانە ڕۆیشتووە لە 180 ناکە، لە 170 خەڵکەکەی ئێمە کە زۆرترن لە پارتی، زۆرترن لە یەکێتی، زۆرترن لە هەموو کادری عەلمانیەت، هەموویان کۆکەیتەوە ناگەنە کەوادرەکانی ئەهلی ئیسلام کە ڕۆشنفکرترن لەوان.